بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من ئامانج بابانیم جارێکی دیکە لە ڕۆماڵێکی تایبەتدا لە شاری هەڵەبجە پێتان شا دەبم. لە شاری هەڵەبجە کە ناسراوە بە شاری سوتماک و شاری شەهیدان، چ شارێک لە شاری هەڵەبجە دێرینترە؟ هەڵەبجە لەکوێ ئاوەدانتر نەبوو؟ هەڵەبجە لە چ شارێکی دیکە استراتیژیتر نەبوو؟ هەڵەبجە لە چ شارێکی دیکە دەوڵەمەندتر نەبوو؟ هەڵەبجە لە چ شارێکی دیکە دێرینتر نەبوو لە ڕووی دامەزراوەی ئیداریەوە؟ بەڵام ئایا دوای ئازاد بوون هەڵەبجە لەکوێ ئاوەدانترە؟ شاری هەڵەبجە لەکوێ ئاوڕ لێدراوەترە؟ شاری هەڵەبجە لە چ شارێکی دیکە لە پێشترە؟ ئەمڕۆ لەم ڕۆماڵە تایبەتەی NRTدا کە وەک هەمیشە لەگەڵ ئازار و مەینەتیەکانی گەلەکەیدایە NRT لە ڕۆماڵێکی تایبەتدا لە هەڵەبجە ئەم بەرنامەیەتان ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت. میوانەکانمان کاک سەید ئەحمەد کارجێڕی لقی دوانزەی پارتی دیموکراتی کوردستان، عومەر عینایەت ئەندازیار، عومەر عینایەت بەرپرسی نووسینگەی پەرلەمانی کوردستان لە هەڵەبجە، کاک ئەحمەد قەیەفەری جێگری بەرپرسی مەڵبەندی نۆی شارە زۆر، کاک کامیل مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی و هەروە کاک حەسەن سەرۆکی تازە دەست بەکاربووی شاری هەڵەبجە. بەخێر بێن لەگەڵ میوانەکانمانە، بەخێر بێن جارێکی تر بەخێر بێن. ئەندازیار عومەر عینایەت، دوای ئەو ساڵانەی ئازادی و وەک لە پێشەکیەکەی وتم هەڵەبجە لەکوێ دێرینتر نییە و هەڵەبجە لەکوێ دەوڵەمەندتر نییە؟ پەرلەمانی کوردستان وەک دامەزراوەیەکی شەرعی دوای ئەوەی کە بە ڕای زۆرینەی یاساناسان ئێستا یان سڕ بووە یان لە کار کەوتووە، ئێوە چ پەیامێکتان هەیە لەم ڕۆژەدا؟ زۆر سپاس بۆ جەناب و بۆ هاوڕێ بەڕێزەکانم مامۆستا سێ ئەحمەد و کاک ئەحمەد و کاک کامیل و کاک حەسەن. دەستخۆشیش لە کەناڵی NRT یەکەم و لێرەوە سەرخۆشی خۆم بە بنەماڵی شەهیدان ڕائەگەیەنم بە تایبەتی شەهیدانی کیمیا بارانی هەڵەبجە ڕێز و حرمەتم بۆ یەکبەیەکی ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە سەنگەرەکانی پێشەوە داکۆچی لەو کەش و هەوایەکەن کە ئێستا ئەمەی تیاین دژ بە شەڕی تاریکخوازەکانی داعش. پیرۆزباییش لەو دوو بنەماڵەیەکەم کە ئەمڕۆ هەرچەندە کەسیان نەماوە بەڵام خزم و کەسیان بەو دوو کچووک و ڕەشاد بوونەوە. لێرەوە ئەمەیە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرا بە بەڕێزان لە من پەیوەندیم بە حیزبەکانەوە نییە، بەڵام بە بەڕێوەبەران و بەڕێوەبەرانی دەستگای تەنفیزی کە ئەکاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی و وەزیرەکانی گلەیەکی برایانیان لێ بکەم کە ئەمڕۆ ئەبوایە حزوریان لە ناو شاری هەڵەبجە هەبوایە زۆر بەداخەوە خەڵکی کورد دەردێکی هەیە، دەردێکی کوشندا ئەویش دەردی لە بیرچوونەوەیە و دەردی خۆ بەکەم زانینە و سێ دەردی زۆر گرنگ و کوشندن ئەمسیانە خۆ بەکەم زانین لە بیرچوونەوە و هەروەها کەم بەکەم زانینی ئەو نەهامەتی و ناخۆشیانەی کە بەسەرمان دەدێت دەبایە ئەم کارە ساتی هەڵەبجە ئیسیسمار بکرایە لەلایەن ئەوانەوە ئەم وایە حزوریان لێرە وایە زۆر بەداخەوە ئەوان لە پانێڵێکدا بەشدارن لە زانکۆی ئەمریکیکەوە گلەی ڕاستە و خۆشم لە بەڕێز جەنابی دوو بەرهەم هەیە کە ئەوایە ئەو پانێڵە ئەمڕۆ نەکرایە یان بهێنایە لە شاری هەڵەبجە بیکرایە چکە زۆربەی دوایە لە سازکردنی پانێڵەکەیە ئاگادار بوون لە یادێکی بێگومان ئەوە یادی شانزەی هەڵەبجە سابیتە دیارە ئەوایە پانێڵەکەیان وا بگونجانە یان لە هەڵەبجە بکرایە یان وا نەکەن زۆربەی بەپرسەکان لەوێ گل بدرێتەوە و بیانووی ئەوەی کەوا بەشدارن یان هاوبەشن یان لەوێ قسەیان هەیە یا ئەچنە ناو هۆڵەکەەوە ئێران بایکۆت کردو نەهاتوون بۆ ئێرە. غیابی بەرپرسان لە یادێکی ئەوهایە چییە؟ بەڵێ غیابیان زۆر وازعە. من بەڕێز دەڵێم ئەوان من تێگەیشتوم بۆ نەهاتوون لەبەرەوەی هەم سەرۆکی حکوومەت و هەم جێگرەکەی و هەم وەزیرەکانیشی نەیانتوانی وەفی بن بەرامبەر بۆ پەیمانانەی بە هەڵەبجەیاندا. هەڵەبجە ئێستا جگە لە ناوێک کە پارێزگایە بە هیچ جۆرێ ناتوانانی پێی بڵێ پارێزگای هەڵەبجە و ئەو وعد و پەیمانانەی ئەوان بە ئێمەیاندا لە کاتی بە پارێزگابوونی و پێش بە پارێزگابوونیشی وعد و پەیمانەکان بەدی نەهاتووە. ناکرێ هەڵەبجە ئێستا جگە لەسەر نووسین و لە بەرنامەی وێدەری کەناڵەکانە ناکرێ ئێمە بە هەڵەبجە لەوە زیاتر بە پارێزگا بنێت. پرسیارەکەم لە دامەزراوەیەکی شەرعی
کوردستان کە پەرلەمانی کوردستانە ڕۆڵی ئێوە چییە لە بە پارێزگابوون ویستم ئێمە من سەرباسی خۆمان ئێمە وەک پەرلەمانی کوردستان هەم لە دەرکردنی یاسا بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە بڕیاریش و هەم لە دەرکردنی یاسا لە 6/2/2014 ئێمە هاتین ئەم شارە و لەناو ئەو مۆنیمنتێکە لە پشتمانەوەی لەوێ توانیمان بڕیارێ دەرکەین بۆ بەڕێوەبردننی چۆنەتی بەڕێوەبردننی شاری هەڵەبجە کەواتە تۆپەکە لە ساحەی پەرلەمانان نەما بەڵام خراە ساحەی حکوومەت بەڵام زۆر بەداخەوە کاتێ پەرلەمان بە فەرمانی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە پەچی ئەخرێ ئیتر ئەوە پەرلەمان ناتوانێت چاودێر بێ بەسەر کاروبارەکانی حکوومەتەوە نەمانتوانی لێبەستنەوە لە حکوومەت بکەین بۆچی ئەم پارێزگایە بەم دەردەبرا. کاک ئەحمەد ئێوە وەک لایەنێکی بەهێزی پێکهێنەری هەم ئەنجومەنی پارێزگایی هەڵەبجە و هەم لایەنێک کە سەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ناوە یان لە هەڵەبجە یەکێکە لە لایەنە بەهێزەکان. ئەم گلەیانە چەند بەجێیە؟ ئایا ئیفلیزبوونی پرۆژەکانی ئەم شارە یان ئەوەی کە دەڵێن تەنیا بە ناو پارێزگایە چەندی بەریەکێتی دەکەوێت وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و چەندی پەیوەندی هەیە بە هەماهەنگی ئەوە کە دانیشتون؟ من سوپاسان دەکەم بۆ بەرنامە چەندە جێگە و شوێنەکەی تۆزێ نالەبارە بەخێراتنی هەموو برادەرەکانەکەم لێرە وەستەری ڕێز و نەوادەش بۆ هەموو شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و تەواوی شەیدانی پێشمەرگەکانی دەستی داعش دانەوێنین تەمەنامە کرد لە ئیمڕۆدا لە باتی گلەی بکەین لە حکومەت دەستخۆشیمان لە حکومەت و لە کابینەکانی ڕابردووی حکومەت بکردایە کە چەنێ ئیشەکانیان کردووە وەڵا هەموو حزب بەقەدەر قەبارەی خۆی لەو ئەستە بەریەکەوێ گلەیەکان ئەوەی کە عومەر وتی ئەو ئەمە ئێرانمان ناوە شاری ئاشتی پێکەوە ژیان ناومان ناوە شارێکە کارەساتێکی بەسەرە هاتووە کورد لە ڕێگەی هەڵەبجەوە بە هەموو دنیا ناسەرێنراوە ینی وای لێ هات لە وڵاتان ئەگەر نەڵێ هەڵەبجێ ئەگەر بڵێ هەڵەبجەی و کاتە زانانی کوردی هەتا نەڵێ هەڵەبجەی نازانانی کوردیانی چی بەڵام بەداخەوە ئێمەوەکو پێویست لە بیدایەتەوە حیزبەکان و دوایش کە حکومەت تەشکیل و حکومەت نەماتوانێت وەکو پێویست ئەو مەهامەی کە لە ئەستۆمانە ئەو ئەرکەی کە لە ئەستۆمانە جێبەجێ بکەین وەکو کە عومەر باسی کرد ئەوە ئێمڕۆ من نازانم چی هەبووە چی کراوە ئێوە نەتانتوانیوە جێبەجێ بکەن؟ من ناکەڵم ئێمە مەبەست هەموو حیزبەکانە ڕاست ئێمە لێرە ئێستا ئەکسەریەتین و دەنگمان زیاتر بووە بەڵام بەقەدەر ئەوە هەموو مادبەرمانەکەی ئەوەی دەنگێکی هێناوە بەقەدەر دەنگەکەی خۆی ئەوەشی دەنگی نێناوە خۆ بجات و نەگەشتە ئاتیوە هەموو کەس بەقی حەدی خۆی مەسئولیەتی لەسەر شانە جێبەجێتان نەکردووە مەگەر ڕخسەتمەی ناکرێت خەڵ لە مەسئولیت ڕابکە بەڵام ئەرکەکەمان داوەتە دەستی دەستگایە کە ئێستا پێڵێن دەستگای تەنفیزی کە حکوومەتە بەڵام بەداخەوە ئەوانکو پێویست ناتوانن یا بۆیان نەکراوە یا حاڵەتێک هاتوۆتە پێشەوە کە ئەوە بۆیان ناکرێن ئەو وەزایی کە سەر کوردستانە خەڵکەڵێ ئەزمەی داراییە من پێم وایە ئەزمەی بەس ئەزمەی دارایی نییە ئەزمەی ئیداری هەیە ئەزمەی سیاسی هەیە و ئەزمەی ئیداری هەیە ئەگەر لێم ببووری ئەزمەی سقە وای کردووە هەموو حیزبەکان تەنها بیر لە بی تەسکیل حیزبی خۆیان بکەنەوە بیر لە خزمەتکردنی خەڵ نەکەنەوە ئەوەی کە خزمەت ئەکات بە حیزبەکەی خۆشتەوە بە حیزبەکەی خۆش ئەوەی کە خزمەت ئەکات بەڕای من تەنها بۆ مەساڵی حیزبەکەی خۆی خزمەتەکە بە ئەرکی نازانە کە خزمەتەکە کە خزمەتەکە ئەڕوانێت چەندێک لەبارە بوو ئەوەی خزمەت بکە ئەنجا ئەڕوا خزمەتەکە بکە من پێم وایە هەڵەبجە شوێنی ئەوەیە هەموو شتێکی بۆ بکرێ نەکاری ئێمە حکومەتی عراقی مەلزەم بکەین بەوەی کە هەڵەبجە ئاوادان بکاتەوە هەڵەبجە بکاتە بگەێنەوە عەلاقە ئاسەکەی پێشتی بارانەکەی بەڵێ کاک سەید ئەحمەد ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان دەڵێن ڕۆڵی سەرەکیتان هەیە لە پێکنهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و زۆر جار بە ڕێگر ناو دەبرێن وەک لایەنێک کە هەم بەشدار نابێت و هەم ڕێگریشە لە سەرپێکەوتنی ئەنجومەنی پارێزگاکە. سەرەتا سوپاسان دەکەم بەخێری ڕێز و نەوازش دانەوێنم بۆ هەموو شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و سەرجەم شەیدانی کوردستان سڵاو ڕێزم بۆ پێشمەرگە قارەمانەکان کە بەرامبەر درڕندەترین تیرۆریست لەسەر زەوی داوەستاونێتەوە کە ئەوانن ئەم مەجالەیان بە ئێمە لێرە قسە بکەین بەنسبەت ئەو پرسیارەکەی جەنابتەوە هەموو شتێک لە کوردستانە بە تەوافق کراوە بە تەوافقیش ئەکرێت هەموو شتێک لە کوردستانە برای بەڕێزم کاک عومەری شارەتی بەوە کرد کە لایەنێکی سیاسی پەکی پەرلەمانی خستووە ڕاستە ئەوە شتێکی کراوە کە بە تەوافق بووە پەرلەمانی کوردستان بەڵێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بە تەوافق کراوە دانراوە ئەی وەستاندنی بەتیان نەخێر وەستاندنی پەرلەمانیش تەوافقا وەستاندنی ناڵێم نەفەڵە وەستاندنی دیارە کراوە چۆن کراوە ئێمەدان بەوادا ئەنین کە شتێکی باش نەبووە بەڵام ئەمە کردار نەبووە ئەمە پەرچەکردار بووە ببوورە وەک پارتی دیموکراتی کوردستان دان بەوە دادەنێن کە ئەفلیسکردنی پەرلەمان کارێکی خراپ بووە یان وەکو شەخص
ئێمە من وەکو شخصی خۆم دانی پیادانم کە دانێکی باش بوو دیارە سەرۆکی حکوومەتی کوردستانیش کە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بەکارێکی خراپی زانیوە بەڵام وەکو ئەو گوتی کە خراپتریش هەبووە ئەگەر ئەو خراپە نەبووایە ئێمەدان بەوەدا ئەنێ بەڵام ئەمە کردار نەبوو کە کرا ئەمە پەرچە کردار بوو ئەبێ پرسیاری لەوە بکەن بۆچی پەلاماری ئەو بارەگانە دران بۆچی پەلاماری ئەو پێشمەرگانە دران کە بیان کوژن کە بیان سووتێنن بۆ نمونە پەلاماری لقی 12 دراوە بە کادیر و بە پێشمەرگەی لقی 12ەوە هەمویان بۆ چەند جارێک بەشداری شەڕی داعشیان کردووە هەمویان لە جەبهەکانە بوون چەند جار خۆیان کە سوکانیان برایان ئێستا لە جەبهەکان بووە بە چه حەقێک بۆ ڕەوا بوو ئەو پەلاماردانە دیارە کە پەرلەمانی کوردستانی سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێگری لێکرا بێتەوە هەولێر ئەبوایە مووقفێکی ببوایە لەو پەلاماردانە مووقفێکی زۆر ڕوون و ئاشکرا بۆ ئەوەی بێلایەنی خۆی ئیسپات کردایە ئەی پەیوەست بە شاری هەڵەبجا کە کاک عومەر و کاک ئەحمەدی هەردووکیان کۆکن لەسەرەوەی کە هەڵەبجا بە تەنها بەناو بۆتە پارێزگا منیش لەگەڵ ڕۆڵتان چییە لە ئاوەدانکردنەوەی ئەم شارە لە سەرپێخستنی یەکە ئیدارەکانی ئەم شارە منیش لەگەڵ ئەو ڕەیان بەڕاستی پارێزگاری هەڵەبجە بەناو پارێزگایە پارێزگای هەڵەبجە عەفوو بەناو پارێزگایە جەناوی پارێزگار و هەردوو جەگرە بەڕێزەکەی ئەتوانم بڵێم ئێمەش ئەزانین چەندێ معاناتیان هەیە لەبەر ئەو نەبوونی و نەدارایی کە هەیەە ئەمە شتێکی ئاشکرایە حکوومەتیش و هەموو دام و دەستگا مەسوولەکانی وەکو پێویست نهاتوون بەدەم هەڵەبجەوە تا ئەم لەحزەیە بەنسبەت ئەنجومەنی پارێزگایشەوە کە جەناب ئەو پرسیارەی تەوجیهی من کرد ئەنجومەنی پارێزگا لە 2014 اتفاقێک کرا هەموو شتێک وەکو وتم بە تەوافقە لە 29 اتفاقێک کرا کەوا قایمقامی هەڵەبجە بۆ پارتی بێت حیسەی ئێمە بێت زائیدەن 4 ئەندامی ئەنجومەن بەڵام لە دواترا ئەو بڕیارە پەشیمانبوونەوەی لێکرا لەلایەن کێوە لەلایەن بەڕاستی بەتایبەت لەلایەن برایانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کە خۆیان اتفاقێکیان کرد و ئەو شتە لە پارتی سنرایەوە کە لە پارتی سنرایەوە ئیتر ئێمەش بەڕاستی ئەو وەزعمان پێ قوبوڵ نەکرا چکو شتەکە بە تەوافق کرابوو واتە بەشدار نەبوونتان لە ئەنجومەنی پارێزگا پەیوەستە بە پێنەدانی پۆستی قایمقامی قەزای هەڵەبجە بەڵێ باش مامەسا کامیل ئێوە 10 ساڵ ئیدارەی ئەم شارەتان بەدەستەوە بوو بە تایبەت وەک شارەوانی یان وەک هەندێک لایەنی ئیداری ئێوە چیتان کرد بۆ هەڵەبجە بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوە بۆ هاوڕێکانم ئەمە بەرزکەیتەوە بۆی من و میوانەکانیش جوان ئێمە لەم شارەیە ماوەیەکی زۆر لە ڕووی لە بارودۆخێکی تایبەتی کوردستانە کە بەداخەوە بارودۆخێک بوو حکوومەتی هەرێمی کوردستان موسسات ئەوەی کە تا ئێستاش بەرداخەوە وەکو پێویست نییە هەلەو کاتەدا زیاتر وەکو پێویست نەبوو هێزە چەکدارەکانی حیزبەکان زیاتر تەحەکومیانە کرد ئێمە وەکو هێزێکی چەکدار کە لە شاخەوە بە چەکەوە هاتبووین لەم ناوچەی نفوسەی خۆمان بوونێکی سەربازیمانە بوو دەسەڵاتێکی سەربازی بەڵام پەیوەست بووین بە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی شارەوانیمان هەر پەیوەست بوو بە حکوومەت دەسەڵاتێکی سەربازی نییە سەرۆکی شارەوانی سەرۆکایەتی شارەوانی خۆ دەسەڵاتێکی سەربازی نییە بەدەست بزوتنەوەی ئیسلامیەوە مەبەستمەوەیە کە تۆ ئێوەڵێ دەسەڵاتدار بوون لێرە دەسەڵاتدار تەنها تەواجودی سەربازیمانە بووە جیناوەکو دەسەڵات ئێمە بەشێک بووین لەو دەسەڵاتی کە هەبووە لێرە ینی ئەم ناوچەیەش پەیوەست بووە بەو دەسەڵاتەوە ئێمە لێرە ئیدارەیەکمان کردووە لە مەنتیقەی خۆمانە ئارامیمان تا ئەندازەیەک بۆ ئەو ڕێکخراوانەی کە هاتوونە تێرە خزمەت بە هەڵەبجە بکەن پاراستومانە لە فترەی ئەوەی کە ئێمە لێرە باڵادەست بووین دوو گەڕەکی گەورەی هەڵەبجە ئاوادان کراوەتەوە بەبێ جیاوازی بەبێ ئەوەی بڵێن ئەوە لایەنێکی حیزبی فلانەوە ئەوە حیزبی فیسارە وەکو یەک تەڕووش کە هەمووی بە یەکەوە مامەڵەی لەگەڵا کراوە و جگەلەوەی ئەو ڕێکخراوانش کە هاتوونە تێرە ئێمە هەماهەنگ بووین لەگەڵیانە لەم منتیقەیە یعنی ڕێگریەک نەبووە لە هیچ شتێک بەڵام ئەوەی کەوە بەداخەوە لەو بارودۆخە بەهۆی ناسەقامگیری بارودۆخی سیاسی و ئەمنی کوردستانەوە لەوە ئەچێ لە شوێنی کەوە ڕێگری هەبوو بێ یاخود بە متمانەی درابێ بە خەڵکێک کە ویسبێتیان ئەجینا لێرە لە سەردەمی ئێمەیە خزمەتێک کراوە بە هەڵەبجە بەپێ ئەو ئیمکاناتی لەو کاتا هەبووە تەمان ڕژێمی بەعەز نەڕووخاوە لەو کاتا حکوومەت و ئەو داهاتانی لە کوردستانیشا هەبووە بەشێکی لە هەڵەبجەشا سەرف کراوە ئێمە چاودێری ئەو بەشە بووین و نەمانێشتووە هیچ ڕێگریەک لە بەردەمیدا هەبێ کاک حەسەن ڕەشید وەک سەرۆکی تازەی شارەوانی هەڵەبجە جۆت لە بیانوەکانی هەر چوار لایەنەکە بوو بۆ سەرپێنەکەوتنی هەم ئیدارە هەم خزمەتکردنی ئەم شارە ئەی ئێستا وەک شارەوانی چی هەیە لە پرۆژەکان کامانن پرۆژە استراتیژیەکان
کامانن ئەو کێشانەی کە دەوترێت لە شارەوانیەکان بە تایبەت شارەوانی هەڵەبجەیە هەیە کە پێشتر وەک یەکێک لە بەرپرسەکانی ئیدارەی ئەم وڵاتە بڕیاری دادگا درا لەبارەی یەکێک لە پۆستە باڵەکانەوە کە سەرۆکاتی شارەوانی بوو کە سەرۆکی شارەوانی بوو. سپاسانەکەم سەرەتا لە یادی بچوو ساڵەی کیمیابارانی شاری هەڵەبجەدا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کیمیاباران و هەموو شەهیدانی کوردستان دائەنوێنم. بەڕاستی لە ئێستادا ئەوەی کە ئەو پرسیارەی کە جەنابەت کرد لە ئێستادا ئەو پرۆژانە و یا ئەو پرۆژە ستراتیژیانە چین لە هەڵەبجەدا من زۆر بەڕاشکاوانە ئەڵێم هیچ نین بەڵکو کۆمەڵە پرۆژە هەبوون پێشتر بە بڕێک پارەی تەرخانکرا و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە زۆربەی زۆریان ئێستا پەکیان کەوتووە لە بەرقەیرانی دارایی و زۆربەی گەڕەکەکان هەڵکەندراون و وەزعێکی زۆر نالەباریان تایە. پێشتریش شتێکی وانە ئێمە پرۆژێک لە سنووری شارەوانی هەڵەبجان نییە ناوی بنێ پرۆژەی استراتیژی ئەگەرچی پرۆژەی ئاوی هەڵەبجە کە بیرۆکەکەی ئەگەڕێتەوە بۆ پێش 2003 کارەکەی لە تەواوبووندایە بڕیارە لەم چەند ڕۆژەی داهاتووە کارەکەی تەواو بێ ئەوە پرۆژێکی زۆر گرنگە بە نسبەت هەڵەبجە و سیروان و سێ سادقیشەوە هەروەها بەڵام هەتا ئێستا ئەویش نەکەوتوتە کار تا بزانین ئەنجامەکەی چی ئەبێت. سەرۆکی شارەوانی هاتوویتە سەر دەسەڵاتێک ئەم دەسەڵاتە چۆن وەسفەکەی؟ بەڵێ زۆر بەداخەوە لەو ڕۆژەوەی کەوا من بەبێ ئاگداری خۆم و بە بڕیارێک لەوانەیە کاک عومەریش ئەوەی بیست بێ سەرۆکی شارەوانی پێشوو سەحبلیت کراوە بێگومان سەحبلیت لە هەموو لە یاسای موظفین ڕیباتی دەولا تەنها بۆ 6 ڕۆژە فەرمانێک دەرچوو بۆ من بۆ ئەوەی کارەکانی ئەو ڕاپەڕێن کە هاتوومەتە سەر کارەکان هیچ کارێک نەبووە تەنانەت یەک پرۆژەش نەبووە بڕۆم سەیری بکەم و متابعی بکەم وەکو باسم کرد هەموو پرۆژەکان ڕاگیرا بوون. لەو ڕۆژەشەوە من دەست بەکار بووم بەڕاستی مەسەلەی بایکۆت و قەیرانی دارایی وای کردووە تەنانەت خودی مۆزەفەکانی ناو شارەوانیشم بە تەواوەتی لێ معلوم نییە ئێستا چەند فەرمانبەری تایە و هاوکاری نەکردنم چ لەلایەن ئیدارەوە چ لەلایەن ئەتوانم بڵم نازانم ئەگەر هیچ شتێکی تایبەت هەبێ لەلایەن هەموو دام و دەستگای حیزبی و ئیداریەوە ئەتوانم بڵم نسبەتەکەی نەگەشت لە 105 بۆیە تر ئایا سەبەبەکە ئەوەیەکەوە هیچ پرۆژەیەکی تیانە یا سەبەبێکی تر هەیە بۆیە لە وەزعێکی زۆر زۆر خراپە شارەوانی هەڵەبجە ئەبینم و ئەوەی کەوا ئێستا ئەگوزێرە لە هەڵەبجە بە هیچ شێوەیەک نابێ بۆیە ئێستا من بڕیارم وابوو داوام لە جەنابی محافظ کرد داواشم لە جەنابی بەڕێوەبەری گشتی شارەوانەکان کرد وتم ئەگەر ئێوە ڕازیتان بێت دوای نەیکەن بەڕەخنە من ئەمڕۆ ئەڕۆم ڕاگەاندنەکەن ئاگادارەکەم و لە ڕۆژی 16 سیا بایکۆتی یادی کیمیابارانی هەڵەبجە ئەەکەم و ئەشمە بە دەرگای وەزیری شارەوانی کە ئەمە جێگەی لەیە بەڕاستی 3 مانگە کێشەی زۆر زۆر جەوهەری لە هەڵەبجە هەیە زۆر زۆر قوڵن نەدەسەڵاتی پارێزگارە نەدەسەڵاتی بەڕێوەبەرایەتیگشتی شارەوانەکانە پێ ئەچێت دەسەڵاتی خودی جەنابی وەزیریش نەبێ من ئەم لە دەرگای وەزیر داوا ئەەکەم بۆ مقابلەیەکی بکەم و کێشەکانی تێبگەێنم ئەگەر چی پێشتریش راپۆرتێکی زۆر زۆر دوور و درێژ و مفەسەڵم پێداوە بەڵام هەتا ئەم دقیقەیەش دوێنێ پەیوەندیم لەگەڵ مدیری مەکتەبەکە کردووەڵێ مەجای نییە و ئەوە من نازانم جەنابی وەزیر ئەگەر ئێستا گوێیان لێمان بێ ئایا ئاگادارە من 3 مانگە داوا ئەەکەم بڕۆم ببینم یان دەوروبەرەکەی بە هیچ شێوەیە ئیجازە نادەن ئەوە جێگەی گلەیە بەڕاستی. بەڵێ من داوای لێبوردن لە ئێوە ئەەکەم چونکە بەهۆی بارانەکەەوە کامێرەکان و ئامێرەکانمان دەڵێ لەوە زیاتر ناتوانین پەخش بکەین دەمانویست گوێمان لە ڕای زیاترتان بێەوە خۆشتان وردەوردە لەبەرەوەتانوت بارانە و بچینە شوێنێک بەڵام هیچ هۆڵێک دەست نەکەوتووە بۆ سازدانی بەرنمەیەکی لەم شێوەیە کە هەم خەڵکی هەڵەبجە قسەی تێدا بکات و هەم بینەرەکانمان گوێیان لە ڕاو سەرنجی ئێوە بێت لە یادێکی لەم شێوەیەدا لەبەرەوە داوای لێبوردنتان لێ یەکەم جارێکی تر بڵێ ئێوە قسە بکەن ئەگەر برایانی کۆنتترۆل ڕێگە بدەن چونکە دەڵێت کامێراکانمان بەڵێ فەرموو لە هۆکارانی کە گلەیەکەی مەسەن بۆچی نەتوانراوە لە خلالی 2023 بەدواوە هۆڵێ بکرێت لە هەڵەبجە هۆڵی بۆنەکان بەلای کەمەوە بچووکتر لەوەی تەلاری هوەر بەڵام ئەمەیەکە لە هۆکارە مەسەن من یەک بابەت هەیە زۆر گرنگەوە کە هەڵەبجە کرا بە پارێزگا پێویست بوو پرۆژە استراتیژیەکانی هەڵەبجەکە جەنابی کاک حەسەن سەرۆکی شاوتی پرۆژەی استراتیژیکیانە هەڵەبجە پرۆژەی استراتیژیایە پرۆژەی استراتیژی مەسەن زانکۆی هەڵەبجەیە پەکی خراوە ئەوایە سیستناکرایە لە قەیرانی دارایی ڕێگای نێوان کەمپەکە و پێت وایە ئەم پرۆژانە کە وەستاوە
بەیبەندی هەیە بە قەیرانی داراییەوە نەخێر بە هیچ جۆرێ من بۆتە سەرمێنم بۆ لەبەرەوەی جادەی 120 متری لە هەولێر بە 500 میلیۆن دلار لە کاتی قەیرانی دارایی دەست پێ کرد و من خۆم بە سەرۆکی حکوومەت چواردیانی کۆبانی لە کاتی قەیران دەستی پێ کرد بە 25 میلیۆن دلار من خۆم بە سەرۆکی حکوومەت کە ئێمە ئیستیسنا بکەن لەو هەڵەبجە ئیستیسنا بکەن پرۆژە استراتیجیەکانی بەتایبەتی ڕێگای نێوان سید صادق هەڵەبجە و پرۆژەی کەمپی زانکۆ وە ژمارەیە لە پرۆژەکانی کە بە وەزیری شارەوانی ماوەتەوە وەزیری ئاوادانکردنەوەتەوە بە وەزیری دارایی ماوەتەوە کە سەر وزنەوەی گۆڕانە و هەروەها بە سەرۆکی حکوومەت و بە جێگرەکەشی مانوتەوە پەیوەندیم لەگەڵ هەمویانەکە کە ناکرێت ئێوە پارێزگاکتان دروستوە بەم شێوەیە بەجێی بێڵن ناکرێت پرۆژەکانی ئەمیش بە دەردی ئەو هەندێک پرۆژەی خزمەتگوزاری لابەلای شارەکانی کە بڕوە پرۆژەکانی هەڵەبجە شارەکە جێ هەڵراوە بەڵێ حالیان پرۆژەی بین نێوان سەیسا هەڵەبجە لە سا هەفتای تەواو بووە لەبەرەوەی بەڵێندەرەکە کاری لە حەدی خۆشی زیاتر کردووە استحقاقاتی خۆیان درراوەتێ ئیشەکەی بەجێهێشتووە بە هەمان شێوە کەمپی زانکۆ و بە هەمان شێوە جادەی نێوان هەڵەبجە و زۆربەی پرۆژەکانی هەڵەبجە بەم دەردەچووە لەبەرەوە بە هیچ جۆرێ سیستەمێکیان بۆ هەڵەبجە نەکرد ئەمە کارێکی ناجایز و ناشایستە بوو ستەمێ بوو کە لە هەڵەبجە کرا بۆ ئەوستەمانێ نەکردا ئێوە وەگەیشێتی نیشتیمایی کوردستان کاک ئەحمەد قەیفەری تا ئێستا 4 قایمقامتان داناوە بۆچی شتێ ناکەن کە ئەم شارە ببێتە پارێزگا نەک بتەنیا بەناو وەک خۆتان هەموو لایەکتان کۆکن لەسەرەوە و هەموو لایەنەکانی دیکەش کە بە فعلی بێتە پارێزگا وەڵام ئەم شارە بە یەک لایەن ناوێت بە شار یەک لایەن ناوێت بە ئەوەی کە کاعومر باتەکە بە یەک لایەن ناکرێت ڕاستە ئەم شارە وێران بووە و خزمەتگوزاریشی بۆ کراوە بە حەدی خۆی نییە من ناڵم حەچی بۆ نەکراوەکو ئەو کاکانە شتی بۆ کراوە چونکە هەڵەبجە وێران بوو یا هەڵەبجە لە دوای 2003ەوە دەستی ئاوادانکردنەوەی کە حەسن باسەکە ئەڵێ لە زمانی ئەمە کراوە لە زمانی ئەوانە 40-50 خانوکراوە بە دار سەری گیرە هەمووی دوای ئەوە تێک درراوە کە منەظەمێکی تر ئەوانیان تێکداوە دووبارە تامیلیان کردنەوە گەڕ قسەدەمەی کا حەسەنگیان خۆم خۆڕاوەستە لەم شارە بوو کامل بوو کاکەوە من نەبوو من کامل بووتی لە زمانی ئێمە هەر کەس سەرێکی لێوە من باسی ئەوەیە کە گەڕەکانی عاشقان و گەڕەکی شەیدان تێکیاندان و خەڵکە تێکدان دووبارە هەندسان منەظەمێکی چاک حەڵبانەکی ناو وردەکاریانە ئەم شارە بڵێم حچی بۆ نەکراوە شی زۆری بۆ کرا بەڵامەوەی کاعومر باسەکات ئەوەی کە ضرورە لەمە کێشەی باسم بۆ کردی لە بیدات و باسم کرد ئێمە کێشەی ئیداریمان هەیە کێشەی داراییمان هەیە ئیداری عەقلی ئیداریمان باش نییە ئەمە ئەگەر ئەم لا ئێستا ئەوە 2 ساڵەوەی ئێستا ساڵ پرسیارەکە موازەحە ببوورە حەزم لە وەڵامی وازەحە جوابی پرسیارەکە دەمەوە هۆکاری باشە جواب بدەمەکە با جوابمە خۆ ئەگەر نێڵین جوابم ئەم شارەی ئەم شارە ئەوە داوایان لێکردوین ئەوایە لە نۆی دا لە نۆی دوی پارەکەەوە شانزەی سێ لە نۆی دا ئەوایە من ناوی ئەنجومەنەکەمان تەسیم کردە تا ئێسەیش نەبرادرای بزوتنەوەی گۆڕان تەسیمیان کردووە نەبرادرای کۆمەڵی ئیسلامی تەسیمیان کردووە یعنی هەر ئەنجومەنەکە کە پێک بێنێ ئەو ئەنجومەنەکە داکۆکی کار بن لەم شارە خۆکێ داکۆکی یا محافظ و جێگرەکانی بیکا یا ئەنجومەنە بیکا حیزب ناتوانێت ئێمە برادرانی گۆڕان یەکێ لە کێشەوان و حیزب حکومەتمان تێکەڵا کردووە ئێوە ئێمە جیابن و لێ بزانم چۆن نەکرێت ڕاستە ئێمە دەنگی ئەکسەرتمان هێنا لەم شارە بەڵام ئەوە ئێمە خۆمان تەری کردووە لەوەی کە بچین وەکو حیزب تەدەخل بکەین ئەوە محافظ دانراوە ئەوە جێگری هەیە و ئەوە قایمقامەیە بڕۆیشە قایمقام ڕەنگە ئەوەی کە محافظێکە قایمقام پێی نەکرێت ئەوە محافظ ئەوە ساڵێکی ڕێکە دانراوە تا ئێستا لە بینایەکەوە کابراک بە خێرخوازی بووە خەڵۆتگای پیرای گرتووە یعنی ناکرێت تۆ بتەوێت محافظێ دروستکەی هەیکەلی محافظێ دروستکەی بینای نەبێت پێی بچێت هەستەکە معاناتەکانی تۆ هیچی فەرق نییە لە معاناتی کەسێکە لەم شارە هاوڵاتێکی ئاسایی بێدەسەڵاتە ئایا ئەکرێت بەرپرسەکان و یان دەسەڵاتداران ئەم شارە ئاوا قسە بکەن؟ ئەداشی ئەمە هەمومان مسەیەری مخەیر نین کەسێکە مخەیر نەبێت لە جێبەجێکردنی کارێکی حتمەوەکو هاوڵاتێک وایە من نەم وەزیریم لە ئەوەدانکردن بیت خوا بێ ڕێگەمای تۆ وەڵامی پرسیارەکانی من نادەیتەوە من وەڵامی پرسیارەکەم بیتەوە دەڵێم وەڵامەکانی تۆ معاناتەکانی تۆ هیچی فەرق نییە لەگەڵ هاوڵاتیەکی ئاسایی ئەم شارە کەیت دەسەڵاتێکی نییە ئایا دەکرێت بەرپرسێت لەم شارە وەک هاوڵاتیەک هەمان معاناتیە جواب مایتەوە جواب ئەڵێ من مسەیرم بەخێر نیم یعنی مەسئولەکانی ئەم شارەیە من مسەیرین ئەو مەسئولانە نین کە قەراری سیاسیمان بەدەست بێت و بڕۆین قەراری ئیداریمان بەدەست بێت و قەرادم من تایەوەرە من داوای شۆخولێکم کردووە ئەوەی بەڕێوەبەراتی بە ئاوادانکردنەوە جادێ دروستکا بۆ دیەک دەجار چوومە لای ئەڵێ گازمان نییە مەبەستمەوە کە قەرار ئەبێ یەکێک بێت قەراری بەدەست بێ من و کاعومەر و فڵان و فیسار ئێمە مسەیرین لە قەرار کۆبوونەوەکان کە ئێمە دەیبینین لە ڕاگەیانەکانەوە و وردەکاری کۆبوونەوەکان
ئێوە بەشدارین تایە کە ئێوە بەشدارن و دەسەڵاتانی بە قوربان ئێمە خراج جێبەجێن ئێمە پێشنیارەکەین ئاوا بکرێ ئاوا بکرێ بەڵام سەر ئێمە جێبەجێ ناکەن مەسەلە برادری پارتی ئێمە یەخسەما کرد کاکتە بەگەر قسە بۆ جاوی کاگەحمەد مامۆ کەڵێ بەشداریمان لە حکومەت نەکرد لەبەرەوە وعدمان پێدرا و قایبقامە بدەرێ ئێمە لە کۆبوونەوەیەک نه ئێمەش و نەگۆڕانی ئیمزا کەس ئیمزای نەکرد نووسینێک بوو لەم قەڕی کۆمەڵی ئیسلامی چۆن وتیان کاکە ئابەم شێوە کە عەبدوڕەحمان عەبدوڕەحیم تەوزیعی کرد هاتنەوە وتمان ئێمە وامان ناوێت نامان ئەمە گوتیان ئەمە قەرار وتمان ئێمە ئیمزا ناکرد بۆ قەرار خوا بارمەتی قەرار ئەوەیە کە ئیمزا بکرێ وعد ئەوەیە کە ئێمە ئیمزای بکەین بەڵام بە قایمقام بۆ پارتی بێ نەماوتوە ئەوە وەک سەید ئەحمەد کە دەڵێن ناوی کاندیدەکانمان نادەنێ یەکێک لەو لایەنانەی کە ناوی کاندیدی نەداوە بۆ قایمقامی قەزاکەش پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگاکە ئێوە بۆ کاندید تەقدیم ناکەن ناو تەقدیم ناکەن نەک ئێمە تا ئێستا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش ناوەکانیان لایەنەکانی دیکەنا من وەک پارتی دیموکراتی کوردستان ئێمە لەسەر ئەو مەسەلەی قایمقامە مسڕی کە ئەومان نەدا ئەوش لەگەڵ بەڕاستی نەمانداوە ناوەکان تا ئێستا چووکە قەرار بوو 4 کەس بێ ئەوە ئەنجومەنی ئێمە کردیانەوە بەسییان هەر لەو بڕیارە کردیانەوە بەسییان جوابێکی کاک ئەحمەدیش دەمەوە لەویا کە ئەڵێ ئێمە ئیمزامان نەکردووە زۆر ئەزانی زۆر هەمووان ئەزانین زۆر بەڵێن و زۆر بڕیاری ئیمزاکراویش بە خوێن خراوەتە ژێر پێ نەک هەمال کراوە بەڵام بە تەوافق زۆر شتیش کراوە لەبەرەوە ئەمە تەوافق بوو ڕاستە ئیمزا نەکرابوو بەس بە تەوافق بوو ئێمە لەگەڵ سەرەوە تەوافق وەک پێشتر داوای لێبوردنەکەم کە برادرانی کۆنتترۆل پێم دەڵێن ئامێرەکانمان ناتوان وەک پێویست کار بکەن و گلەیەکەی بەشێکی لەوانەیە لەسەر ئێوە بێ کە نەتانتوانیوە تا ئێستا هۆڵێک بۆ ئێمەش دابینکەن و تەکلیفمان لە زۆر لایەنیش کرد داوای لێبوردنەکەم بەڵێ ئەگەر برادرانی کۆنتترۆل پێم باشە بۆچی خۆ یەک خولەک برادرانی کۆنتترۆل پێم بڵێ بحقت من بمورە ئەڵێ کات نییە برادرانی کۆنتترۆل پێمەڵێن داوای لێبوردنەکەم بە خێراتنی کاک حەسەن ڕەشید سەرۆکی شارەوانی هەڵەبجە کاک کامیل مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کاک ئەحمەد قەیەفەری جێگری بەرپرسی مەڵبەندی نۆی شارەزور کاک دکتۆر ئەندازیار عومەر عینایەت بەرپرسی نووسینگەی هەڵەبجەی پەرلەمانی کوردستان سەید ئەحمەد کارجێڕی لقی دوانزەی پارتی دیموکراتی کوردستان بینەرانی بەڕێز داوای لێبوردن لە ئێوەش دەکەین کە نەمانتوانی درێژە بدەین بە ڕووماڵەکانمان داوای لێبوردن لە ئێوەش دەکەین کە دەرفەتی قسەکردن نەبوو بە هۆکاری کەش و هەواوە ڕێز و خۆشەویستی ئامانزبابانی لەگەڵ ئەو ستافە هیلاکە قوبڵ بکە.